سڵاوتان لەبێ ڕۆژنامەی شەرق الأوسەد لە دوایین ژمارەیدا بڵاوی کردەوە دوای شکستێنانی هەوڵەکانیان بۆ دۆزینەوەی ڕێگایەکی یاسایی بۆ درێژکردنەوەی ویلایەتی مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو تاوتوێکردن و خستنەڕۆیی مەسەلەی دواخستنی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم هەنگاو دەنێن. بە بۆنەیەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکارانەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند سەدان کۆمپانیا وەزاران کرێکاری بیانی لە کوردستان کار دەکەن بۆیە داوا دەکات ئەو پرۆسەیە دەبێت بە یاسایەک ڕێک بخرێت کە کرێکاری بیانی بە گوێرەی پێویست بهێنرێتە کوردستان و ئەولەویەت بۆ کرێکارانی هەرێمی کوردستان بێت لە هەر کار و پرۆژەیەکدا. سەرلەبەیانی ئەمڕۆ چوارشەممە هێزەکانی بەرگری شارستانی سلێمانی توانیان ئەو سێ هاوڵاتی ڕزگار بکەن کە لەسەر شاخی پیرەمەگرون لە پارێزگای سلێمانی گیریان خواردبوو. ملازمڕەکان جەمال وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی بەێنارتی ڕاگەیان کە ژمێر چواری ڕۆژی سێشەممە هێزەکانیان ئاگادار کرانەوە لەوەی کە سێ هاوڵاتی لەسەر شاخی پیرەمەگرون گیریان خواردووە و دەست بەجێ هێزەکانیان بەرەو شوێنەکە بەڕێکەوتون. فەرماندەی پرۆسەکانی دیجلە فەرمانی داوە بەکشانەوەی لیوای شانزەی فرقەی چواری سوپای عێراق لە قەزاکە کە زۆرینەیان کوردن و فەرماندەی لیواکەش ڕەتی دەکاتەوە پابەندی ئەو فەرمانە بێت و لە ناوچەکە بکشێتەوە. هاوکات شەلال عەبدول قایمقامی دۆزخورماتوو ڕایگەیاند عەبدوڵەمیر زەیدی لیوای شانزەی سەر بە فرقەی چواری سوپای عێراق کە زۆرینەیان کوردن بۆ دەرەوەی دۆزخورماتوو دوورخستوتەوە. لەبەری ئەویش لیوایەکی دیکە لە پارێزگای دیالە دانراوە. لە پاش 3 سەعات لە دەستگیرکردنی مانگرتوانی گۆڕەپانی حەق لە ناوەڕاستی قەزای سامرا لە باشووری تکرید ڕانگەیان هێزانەکان سەرپەرشتیاری گشتی گۆڕەپانەکەیان ئازاد کردووە. مانگرتوەکان ئاماژەیان بۆ کرد کە ئازادکردنی محەممەد تەها حەمدون سەرپەرشتیار و وتەبێژی فەرمی مانگرتوەکان بەهۆی هەوڵەکانی پارێزگاری سەلاحەدینەوە بووە کە ئەفشاری خستۆتە سەر وەزارەتی ناوخۆی عێراق تا ئەو کەسایەتی ئازاد بکات و تیشی ئێستا محەممەد تەها حەمدون دووبارە چۆتەوە ناو گۆڕەپانی حەق لە سامرا و لەلایەن مانگرتوەکانەوە بە چەپڵە ڕێزان پێشوازی لێکراوە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان تەئکید دەکاتەوە سەرۆکی بەرەی ئینساف لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان دوور کراوەتەوە. ئاشکراشی کردکاوە چوارەم جارە بڕیار لەسەر دوورخستنەوەی ئەو کەسایەتێ بدرێت. کۆمیسیۆنەکە ئاماژەی بۆش کرد کە دوێنێ بڕیارێکیان لە دەستەی دادوەری هەڵبژاردنەکان بەدەست گەیشتووە سەبارەت بە دوورخستنەوەی مەشعان جبوری سەرۆکی بەرەی ئینساف لە هەڵبژاردنەکان. نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق داوای لە دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکان کرد سەر لە نوێ چاو بە بڕیاری داخستنی نووسینگەی ژمارەی کەناڵی ئاسمانی لە عێراق بخشێنێتەوە. مارتین کۆپلەر ڕایگەیاند ئازادی ڕۆژنامەوانی یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی سیستەمی دیموکراسی کە نەتەوە یەکگرتوەکان بە جددی و بەبایەخەوە لێی دەڕوانێت. وتیشی ئەو بڕیارەی دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە کاتێکدایە کە عێراق بە دۆخێکی هەستیار و ناجێگیردا تێپەڕ دەبێت. دەستەی فڕۆکەوانی ڕووسیا بڕیاریدا تێپەڕبوونی فڕۆکەی نەفرەڵگری مەدەنی سەر بە کۆمپانیا فڕۆکەوانی ڕووسیەکان بەسەر ئاسمانی سووریا قەدەغە بکات. داوای ئەو دوای ئەوەی فڕۆکێکی نەفرەڵگری ڕووسی لە کاتی تێپەڕبوونی لە ئاسمانی سووریا ڕوبەڕووی دوو موشک بوویەوە کەناڵی العەرەبیە لە زاری سەرچاوە نیە ڕووسیەکانەوە بڵاوی کردەوە. تەقینەوەی ئەو دوو موشکە لە ئاسمانی سووریا لە کاتی تێپەڕبوونی فڕۆکێکی نەفرەڵگری ڕووسی مەترسی بۆ سەر فڕۆکەکە و سەرنشینەکانی دروست کردووە. هەر شاد و ئاسوودە.